خۆشەویستانم دەچمە ئیدارەی سۆران پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی وەردەگرم کاک ئازاد سڵاوت لێبێ سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت لە ئیدارەی سۆران چ زانیاریەکت لایە؟ بەڵێ مامۆستا سڵاوت لێ بێتن، سڵاو لە بینەرانی بەڕێزیش بێتن. من لە بنکەی زێڕینم کەوا و بنکەی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن دیاری کراوە تیایدا هێزە ئەمنیەکان لە دەنگدانی تایبەت لەم شوێنە دەنگەدەن. دیارە دەنگدان تاوەکو ئێستا بەردەوامی هەیە و هێزە ئەمنیەکان بەردەوامن لەوەی کە بێن دەنجی خۆیان بدەن. تاوەکو ئێستا و بنکەی کە من لێم 185 هێزە ئەمنیەکان لێرە دەنجیان داوە. دیارە ئەوەی گرفتەی کە زیاتر هەیە لە بواری دەنگدانە بەشێکیان پەنجەمۆریان ناخوێنێتەوە لەو هێزە ئەمنیانە. ئەو ڕێژە یاسایی کە کۆمیسیۆن 105 بوو دیاری کرده بوو تەواو بووە. ئەوانەی تر کە تاوەکو ئێستا گرفتیان هەیە ناتوان دەنگ بدەن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان یەکێک لە کیانە سیاسیەکانی کۆمەڵی دادگەری بەڕێز مامۆستا مسلیم لەگەڵەبێتن. مامۆستا بەگشتی دەنگدان لێرە چۆن بەڕێوەچوو؟ بنای خۆی بەخشەدەی مهرەبان سعات 7:11 دقی تەواو یەکەمین دەنگدەر دەنجیدا لە بنکەی ئێمە لە بنکەی یەک پرۆسەکە ئەڕوات، بەڵام بەبێ تێبینیش نییە بێگومان. ئەوەی کە من بینیومەوە کە چاودێری کردێ لە سعات 7:00 هەتا ئێستا چەند تێبینێکم لەلا دروست بووە کەوانە ئەبنەمایی پێشێلکاری ینی خڕوقاتی قانونینە. یەک لەوانە بەکارهێنانی مۆبایل هەبوو بەکاری دەهێنا دەنجی خۆی تەسویرە کرد. ئیوا هەبوو لەگەڵی دەهاتە ژۆر کە لە باتی دەنجی ئەدا ئەو کەسە هیچ پەیوەندی قەرابەت و خزمایەتی پێوە نەبوو، کەسێکی لە دەرەوە داهات جا ئایا متمانی بەو کەسێک دەنگ بەشی ئەدات ئەیگۆ دەبی لا بیبینم ئێمە ڕێگریمان لێ بەری بنکە لەگەڵ زۆربەی دەنگدەرەکان دەسۆ پشکابینە پێش مانگوی پێمان ڕاگەیاند ئەو هەموو خەڵکە یان نەخوێندەوارە یا ئەوە تەیە شتێکی دیکە هەیە ئەبێ پێمان بڵێ لەگەڵ کەسێک دوو کەس ئەسی مەسەن خوێندەواری، بەڵام لەگە زۆربەی دەنگدەر دەسۆ پشکابینە و دەنجی لە بۆ ئەدا. ئێمە زانیاریمان دەستکەوتووە بەرپرس هەبووە پلەی باڵایە بڵین خۆی بە نەخوێندەوار لە قەڵەم داوەمەوە کارەکەی بۆ چێگەڵێ. منیش کەسێکم بینی بە پلەی نەقیب بوو، بە پلەی نەقیب بوو مدیر مەحەتە چوو لەگەڵ ینی دەنجیدا. ئەمە ئەوانە جەگەی تێبینین ئەگەر ئەو کەسە پلەی باڵایە چۆن نەخوێندەوارە شتیوانی لە عەقڵی ئینسان جێی نابێتەوە. ئەمە ئەنی گومانی تەزویری لی ئەکرێت بۆ چونکە کەسێک پلێشی بەرز ئەبڕی ئەبێ شەهادەیەکی هەبی خوێندەواری شەبی کە دەگوت خوێندەوارم نییە و ناتوانم دەنگ بدەم بەڕێوەبەریم حەتی لە بەکاردەهێنا. ئەمە جێگەی تێبینی ڕاستە بێت کۆمیسیۆن لە سەوشان هەڵوەستە بکات ڕابۆسیت یان لەو پلەدانە پێسیتەوە فعلا نەخوێندەوارن یاخود شەهادەیان هەیە و کەسێک ینی بەکاردێن لە جەتی دەنگدان. ئەمریکان هیچ گرفتێک هەیە لە خوێندنەوەی پەنجەمۆر و بەڵێ کێشە هەبوو لە هەندێک لەو ئایمەری لە ژووری ئێمە پەنجەمۆر هەبوو نەیە خوێندەوە چەند جارێک محاوەڵیان کرد ئیوا ئێستاش هەر نەیخوێندیتەوە هەر خەریکن نەیتوانێت بخوێنیتەوە پەنجەمۆرەیە. یاساییەکە کە کۆمیسیۆن دیاری کرد بوو ئەوانە کە پەنجەی ناخوێنێتەوە پەنجەمۆر ناخوێنێتەوە تێپەڕی وەلا بنکەکانی دەنگدان تا ئێستا ئەزام عەفدەت خەڵتیمان هەیە عەفدەی تێپەڕاندیە پێم وایە لە حەقی تێپەڕاندیە چونکە 105 نابێت ئەو ڕێژەیە هەندە بڕواتن. ئێمەش لێمان پرسیدێ گوتشتا حەقی قانونی مایە، بەڵام بەداخەوە ینی کارمەندانی کۆمیسیۆن ینی نەیانتوانێت بێلایەنانە ئیشەکە بەڕێوەبەرن. سپاس بۆ مامۆستا مسلیم ڕایەتی کەوا لەگەڵمان بوو وەکو کیانی سیاسی. بەڵێ من ئەگەرەمە لای تۆ مامۆستا زیانە دیارە بەشێک لەو زانیاریانە کە باسی کردن بەشێک لە سەرپێچیەکان هەن بەگشتی لە ناوەندەکانی. بەڵێ سپاس بۆ هاوکاری پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە لە سنووری ئیدارەی سۆران لەگەڵمان بووی.